لە جەولەی شەشەمی خولی یانە پلەیەکەکانی کوردستان و لە یەکەم یاری قۆناغی دوویاندا هەردوو یانەی ڕزگاری و خانەقین لە نێو یاریگەی ڕزگاری بەیەک گەیشتن. هەردوویانە پێویستیان بە سێخەڵی یاریەکە بوو، بە تایبەت یانەی خانەقین کە لە سەرەتای ئەم وەرزەوە هیچ بردنەوەیەکی تۆمار نەکردووە و ئاستێکی خراپی پێشکەش کردووە. یانەی ڕزگاریش ئامانجی گەیشتنە بە خانەی سەرەتای ڕیزبەندیەکە. خانەقینی میوان لە سەرەتای یاریەکەوە باڵادەست بوو، توانیان لە خولەکی دەی تایمی یەکەم گۆڵێک لە ڕێگەی وەتپان محەممەد تۆمار بکەن. بەڵام یانەی ڕزگاری بە 3 گۆڵ وەڵامی ئەو گۆڵەی یانەی میوانیدایەوە و دیار ئەحمەد لە خولەکەکانی 28 و 45 کۆد و حەمزە حەمید لە خولەکی 38 تایمی یەکەم تۆڕی گۆڵی یانەی خانەقینیان هەژان. تایمی دووەم ئاستێکی مامناوەندی پێوە دیار بوو، خانەقین نەیتوانی ئەنجامەکە یەکسان بکاتەوە و ڕزگاریش هەرچەندە هێرشی زیاتری دەکرد و دەیویست گۆڵی زیاتر تۆمار بکات، بەڵام یاریەکە بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر گۆڵێک بە سوودی یانەی ڕزگاری کۆتایی هات. سەرەتا سواز بەخوای گەورە و سواز مهاندەرانی خۆشەویست کە پاڵپشتێکی باشی تیپەکەمان و دەستخۆشی لەسەر جەم یاریزانانەکەم و یای بەختێکی باش بۆ تیپی خانەقی نەخوازم. بەڕاستی ئێمە لە ناو یاریگای خۆمان بوو لە قۆناغی دووهەم و پێویستمان بە سێخاڵ یاریەکە بۆی لە کێبڕچەکان دوانەکەوین. ئەوەی ویسمان سواز بەخوای گەورە توانیمان سێخاڵ یاریەکە بەدەست بێنین، هەمووکو ئەنجام هەمووکو ئاستیش ئاستێکی باشمان پێشکەش کرد. ئەوەی کە یانی یاریزانەکان کریان بەڕاستی ینی بڵێم لە 180 بەرە ژووری ئەوەی کە ئێمە پێمان سپارونەوەکو ئەرک و واجباتی خۆیان جێبەجێیان کرد. وەڵا بەدڵنێ ئامانجەکان ینی لە دوای هەموو بردنەوەکان و قورسترە بێت، چونکە ئێمە ئەوواگەین کێبڕکیەکەین یەکێ میلەو تیپانێکە بۆ 4 گۆشەی زێڕی نەچین و بە دڵنیاییشەوە ئیشەڵا ئەگەر بەو ئاستا بەو شێوازە یاری بکرێت دڵنیامێکێکی لەو تیپانێکە سەرگەن ئینشەڵا. وەڵای مامۆستا پێشەکەمە بەردەستمان بە یاریەکە کرد و توانیمان زافتکەن لەسەر تیپی ڕزگاری ئاژە بەلاب خۆیان تیپێکی باشن، ئێمە توانیمان گۆڵ بکەین، بەڵام دوای کشای نەدواوەی تر یاری ئاوایە 2 گۆڵمان خوارد بە هەڵەی خۆمان بە فاول 2 گۆڵمان خواردووە. ئەگینا وەگەیاری هەردوو فەریق ئاسیان لە یەک نزیک بوو، بەڵام ئیتر ئەوان مۆفەق بن 2 هەڵەی ئێمەیان توانیان گۆڵی لێ بکەن و پیرۆزیان بێ ئینشەڵا سەرکەوتەون. وەڵای ئاسیانی خانەقین ئێمە هەندێک یاریزانوانەیە هەمووی 2 ڕۆژە هاتوونە بۆ یانەکە، یعنی تازە دوانمان هێناوە تەمرینیشان نەکردەوە لەگەڵمان ڕێگە یاریان کرد، بەڵام ئینسیجام نەبوو ئینشەڵا بۆ یاریەکان داهاتوو ئینشەڵا باشترە بین ئینشەڵا. بەم ئەنجاماش یانی ڕزگاری توانی پێگەی خۆی لە خانەی سێمی ڕیزبەندی کۆمەڵی یەکەم بە 11 خاڵەوە قایم کات و یانەی خانەقینیش بە 3 شکست و 3 یەکسان بوونەوە بە 3 خاڵەوە لە خانەی شەشەمی ڕیزبەندی هەمان کۆمەڵە دەبینرێت. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.